ساکت سۆنی بەڕێوەبەری جێبەجێکاری پرۆگرامەکە لەبارەی پرۆژەکەوە دەڵێت کە ئەمە پرۆگرامێکی سوودنەخوازە بە ناوی ڕزیلیەنس فۆرس کە مەبەستەکەی باشترکردنی دۆخی تەندروستی کۆمەڵگەیە لە میانەی ڤایرۆسی کۆرۆنادا لە ڕێگای ئەو کەسانەوە کە کارەکانیان لەدەستاوە. لە میانەی ئەم پەتایەدا ئەوەی ئێمە دەیکەینەوەیە ئەو خەڵکانەی لەم قەیرانی بێکاریەدا کارەکانیان لەدەستداوە دووبارە ڕاهێنانیان پێ دەکەین بۆ ئێستا لە نوێ دەست بەکار بکەنەوە بە تایبەتی وەک کارمەندی بەشی تەندروستی فێریان دەکەین و دواتر دەرگا بە دەرگا دەڕۆین و ڕاهێنان بە خەڵک دەکەین و فێری شێوەکانی خۆپاراستنیان دەکەین لە کۆرۆنا و هەروەها یارمەتی خەڵک دەکەین کە بتوانن پەیوەندی بە سنتەرە پەیوەنددارەکانەوە بکەن. ئەو دەڵێت بەرنامەکە پارەی ڕاهێنان و سەرچاوەکانی وەک کەرەستەکانی پاراستن و تاقیکردنەوەی خۆڕایی کۆڤید-19 دابین دەکات بۆ ئەو کەسانەی بەشدار دەبن. ڕاهێنانی تەندروستی بەرنامێکی گونجاوە بۆ ئەندرێ ڕایت کە مامۆستای یۆگایە و باوکی دوو منداڵیشە کە یەکێکیان بەشدارە لەم بەرنامەیەدا. تێگەیشتم کە من لە ئێستادا نەک هەر بە تەنیا توانای دروستکردنی گۆڕانکاری و یارمەتیدانی ئەوانی دیکەم هەیە بەڵکو داهاتوویەکیش بۆ خۆم دروست دەکەم لە ڕێگای فوربوونی بوارێکی تایبەتیەوە وەک دەزانن ئەوە دەرفەتێکی بێوێنەیە. ڕۆسێلا ئەمپێرۆ کە پێشتر لە هۆتێلێکدا کاری کردووە و کارەکەی لەدەستاوە دەڵێ دامەزراندن بۆ ئەو زۆر گرنگە بەڵام ئەو دڵخۆشیشە بەوەی خزمەتی کۆمەڵگەکەی دەکا. پێویست بۆ ڕێگایەک بۆ یارمەتیدانیان بدۆزمەوە چونکە هەستم کرد وەک مرۆڤێک ئەوە بەرپرسیارەتی منە. خەڵکە تازە دامەزراوەکە بۆ قەناعەت پێکردنی کەنێسە و گەڕەکەکان لە دەستنیشانکردنی پێداویستیەکانی کۆمەڵگەدا چەند هەفتەیەکیان لە ڕاهێناندا بەسەر بردووە.